ڕەنگایەکی لەم شێوازە بە دوو ئامانجی سەرەکیەکرێتەوە ئامانجیشیان ئابوووریە جوڵەی کار و کەمکردنەوەی بێکاری و ساختکردنەوەی بەرووبووم و کەرەستی کاری دەستی پیشەوەران و ڕەخساندنی بازارێک کە لە ڕێگای دوورەوە بۆی کورت کرابێتەوە بازارێکی فراوان بۆی یەک خرابێ تا بتوانێت بە نرخی گونجاو بە کوالەتی گونجاو کاری دەستی ئاڵوگۆڕ پێ بکرێت نێوان پیشەوەران و ئارەزومەندانی کاری دەستیە وەروە ئامانجێکی تری معنەویشە کە برەودان و گەشەدان بە کاری دەستیە و ئاڵوگۆڕی ئەزمون و تەجروبەیە لە نێوان پیشەوەرەکانە و سوود وەرگرتنە لە کاری دەستی یەکتر ئەمە پێمان وایە 5 پارێزگای باشترینی ئێرامان هەڵبژاردووە لە ئاستی جیهانە بەناوبانگ لە کاری دەستیە حتمەن پیشەوەری بەناوبانگیان تایە کە ئەتوانێت سوود لە تەجروبەی وەربگیرێت. ما و پارێزگای ئێلام بعد این فستیڤالای ما کاریمان چرمە پیستی طبیعیە هاتیمە سێرە و خایمە خزمەتی مردمی هەڵەبجە دەم بۆ ئێرە هەڵایی نمایشگاه کاری ئەوەڵیانە ولی باز هەم کاریان جوانە بە هەر هەڵ ئیشەڵا کە بەردەوام بوو بینی دوو ملەتیان عێراق و ئێران ئەلبەتە ئێمە زۆر پێمان خۆشە کە وڵاتی کوردستان بێنە ڕۆژهەڵات ئیمەش لە خزمەتیان بووین ئێ بەردەوام بوو ئێ کاری هۆنەریمانە. ئەوە ئەمە یەکەم بارە لە فستیڤاڵی ئێرەی بەشداری دەکەین هەڵەبجە ئەمە پێشتردا سلەیمانی و دە هەولێریوانە بەشداریمان کردووە هەر بە ئیشی مافور و قەنەفە و کاری دەست بۆەوەی کە کالای خۆمان بە وڵاتانی دیکە بناسێنین و دادوستەتمان هەبێ دەگەڵ وڵاتانی دیکە لێرە ئەمە ئەشیا بنێرن و ئەوان ئەشیامان بۆ بنێرن و بە شتەکە بەیەکتر بناسێنین بەئێستا پەیوەندیمان زیاتر هەبێ وەڵا زۆر باشە ئەوڕۆ دیارە یەکەم ڕۆژە بەهۆی وەی کە خۆڵبارانیشە ئەمان دووبارە جەماعەتەکە زۆر جوان هاتوونە و ئیشاڵڵا باشتریش دێن.